بەڵێ لەگەڵتان بەردەوام ببین پێشەوەی کە بچینە لای وچانەکە دەروون باسی کرد وتی کە ئەمانەیەت لەسەر ئەم وەرزی بەهار و سەیرانکردنە قسەکەین بەڵام بە شێوەیەکە لە بەرژەوەندی ژینگەی ئێمە بێت ئێستا دەروون بە خۆشحاڵی و ئەبینی خەڵکێکی زۆر ئەچێتە سەیران ئەم هەینی ئەوترا جێنە بوو بچیت بۆ سەیرانکردن واتە کەسی وا بوو ئەیوو بە 3 ساعت بە شوێنە گەڕاوین بۆی کە دابنیشین لەوێ ئەم ڕێژەیە زۆرەمان هەیە ئەم ژینگە جوانەمان هەیە خەڵکەچێتە ئەوێ بۆ سەیرانکردن بەڵام بەداخەوە ئێوارە بڕۆ سەیری ئەو شوێنانەکە چۆن بەجێ هەڵداوە منە و پرسیارە لە مێشکمان دروستە بێ بۆچی ئێمە تااقەتمان هەیە لە ماڵەوە ئەم هەموو شتە کۆکەینەوە بۆچی دواتر لە سەیرانیش تااقەتمان هەیە ئەم هەموو شتەی خۆمان کۆکەینەوە بەس بۆ تااقەتمان نییە زبل و خاشاکەکەمان جەلێ ڕۆمەیەک نمونە باسکەم سەحەر من بڵین خزمێکم هەیە وەکو بە بڵین پورمان نزیکین باوەڕکە تەنانەت کەوچکێکی چای سەفەری ئەگەر پێمان بێت ئەگەڕێتەوە بۆی ئەنی ئەڵێ ئەو کەوچکە چایش بۆتان نییە لێرە بەجێ بێ ئەنجا یەکسەر ئەیکاتە نێو بە بڵین ئالاگەی خۆڵە و ئەهێنێتەوە بۆ سلێمانی لە بەردەم ماڵی خوان چاوەڕێ کاتەوەکو بیبن ئەنی بەو شێوەیە سەیرانەکە بەڵام کەسانێکی تر هەن لە بەرامبەر ئەمانە بە پێچەوانن ئەنی زۆر ئاسایە بەلایەوەڵێتەوە با بڕۆینەوە درەنگە نایبینین شەوە نازانم زۆر هۆکاری تر باس ئەکەن و ژینگەکە و دوایە تۆ هەفتەی داهاتوو ناسیاوێکی خۆت خزمێکی خۆت لەوانەیە خۆت بچیتەوە بۆ هەمان شوێن بۆ سەیرانکردنە ڕێک وایە جا بەداخەوە لە بیرمان نەچێت ئەمەی کە ئێمە بەسەر ژینگە ئەهێنیم 20 ساڵی تر 30 ساڵی تر ئەبینین کە بە دەستی خۆمان چیمان بە خۆمان کردووە باسی ئەمەمان کرد تێکدانی ژینگە لە پێناو چێژوەرگرتنی خۆمان لە سەیران و لەسەر ئەمانە لەگەڵ میوانی بەڕێزی بەرنامەکەمانە قسە بکەین کە بەڕاستی فەرهەنگێکی دروستی سەیرانکردن بە چه شێوەیەکە کە ژینگە تێک نەدەین تەنانەت خزمەت بگەینین بە ژینگە هەر بۆیە ئەڕێنە لای میوانی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ساڵح نەجیب پسپۆڕی زانستە ژینگەییەکان دکتۆرگیان زۆر بەخێراتی ئێمە دەستخۆشی لە بەڕێزت ئەکەین ئەمڕۆ بە شێوەیەکی جیاواز لە ئەدێ بۆ بین ناو ژینگە و لەوێەوە دەرگاکە بکەینەوە بۆ گفتگۆکردن لەسەر بابەتەکەمان دوو شێعروتت بەرچاوت کەوتۆ بەڕێزت زۆر بە جوانی باسی سروشتی کوردستانی کردو کە بەداخەوە کە شاعیرەکان ئێستا بوایەتن دنیایەک خەفەتیان نەخوا سەری خۆیان هەڵەگرت ئەرێ بەخوا دکتۆر باسی شعرێکت کرد کە بۆ شاخی گۆیژە وچاو ئەگەر بۆمان بخێنی تۆ زۆر پێم خۆشی لەسەر کەسانێکی زۆر هەن بۆ شاخی گۆیژە و ئەزمارە چن بۆ سەیرانکردن شاخی گۆیژە ڕۆحی شاری سلێمانی ئەمە بە نزیکی 1000 متر بەرزترە لەسەر خواروی سلێمانی 1000 متر ئەبێتە هۆکاریەوەی یعنی ئەو جیاوازی بەرزێت جیاوازی پستان و جوڵەی با دروستکات بەداخەواڵێم بەشی زۆری مادە پیسکەرەکان هەمووی ئاماڵڕێ بۆ خوارەوەی سلێمانی کەواتە ئەوەی لەم ناوچەیە بژی من بە دڵنیایی پێڵم ئەگەر بارودۆخ و کێشەی تری نەبێت بە 10 ساڵ تەمەنی زیاتر لەگەڵ ئەوەی کە لە خواروی سلێمانی ئەژی جا وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد ئەبینن لای کەسانی دێرینی ئێمە لای کەسانی ڕۆشنبیری ئێمە ئەوەنە بەها و پیرۆزیان هەبوو بۆ جێگا یعنی سروشتە جوانەکەی خۆمان کە چەندەها هۆنراوەمان هەیە یەکێکەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشان هۆنراوەیەکی فاق زێوەر ئەگەر چەندێڕێکی من بڵێ فاق زێوەر یعنی لە وەسفی شاری گۆیژە ئەڵێ شاخی ڕەنگا و ڕەنگی گۆیژە باعثی کەیف و سرور هەر دەمە بەرجێ ئەپۆشیت گاسپی گاسەوز سوور وەسفی قەومی کورد ئەکەیت تۆ بەم هەموو ڕەنگانە ڕەنگی سوورت شاهیدە بۆ کورد کە قەومێکن جەسوور بەرجی بێگەرد و سپید زاهرە هاوار ئەکا قەومی کورد دڵساف و پاکە میلەتێکی بێقسوورن بەرجی سەوزیشت ئەڵێ ئەم خاکە هەر شیناییە لە دەخڵ و دان و کانی سەر بڕسق و پڕ لە نور ئەی وەتەن شایەنی فەخریت واجبە مەدحت کەم دار و بەردت عینی گەوهەر خاک و خۆڵت وەک بلور ئەمە یعنی شعری فایق بکەس اینجا ئەڵێ لێرە ئاماژەی بە با بڵێن دوا کۆپلەی ئەڵێ دار و بەردت عینەن گەوهەر و ئێستاکە ئێمە لیژنەیەکین لە ناوچەی شار باژێر دوو فۆرمەیشتنی جیۆلۆجیمان بەدی کردووە یعنی بەڕێز دکتۆر فازڵ کە ئەو پسپۆری و منیش وەکو ژینگە کەسێکی پسپۆر لە ژینگە لەگەڵیان لە سەروبەندی ئەوەین کە ئەو ناوچەی شار باژێر لە یونسکۆ تۆمارکەین هەتا ئاشنایکەین بۆ جیهان
بۆ ئەوەی کە سەرنجی جیهان ڕاکێشێت چکە لە هیچ وڵاتێک لەسەر گۆی ئەم زەویە ئەو تەکوینە جیۆلۆجیانە ئەو فۆرمیشنە نییە. چ تایبەتمەندیەکەی دکتۆر؟ بڵێ چ تایبەتمەندیەکی هەیە؟ تایبەتمەندی ینی با بڵێن تەکویناتێکی جیۆلۆجیە، تەکوینات طبعی تەکویناتە جیۆلۆجیەکان ئەگەڕێنەوە بۆ ینی مەلایەن ساڵ بەر لە ئێستا وا ڕێکەوتۆ لە ناوچەی ئێمە ونە تایبەتمەندێتی هەبوو ئەو فۆرمیشنە هەیە و فۆرمیشنە هەیە و یونسکۆ تامەزرۆیەکە ئەمە تۆمارکە بەس کار ئاسانی ینی ئەمە ئەگەر بێت ئەو کاتە ناوچەی شاربەژێر نەک بتەنها بۆ خۆمان ینی جێگی سەرنج و بەداخەوە ناڵێم گەشتیاری ئەمە گەشتیاری نییە دوای پێناسی گەشتیاریشتان بۆکەن ئەو کاتە سەرۆکی جیهان کەسانی با بڵێن خەمخۆر بەم مۆزوع ڕاکێشن لە جیهانەوەیان و تەنها بە لەفەیەکەوە بەبێ ئەوەی هیچ شوێنەواری و کاریگەریشان لەسەر ژینگە دێڕێکی تریش هەیە هەر لەلایەن ئەحمەد موختار کاتێک کە باسی ڕووباری سیروان و با بڵێن تانجەرۆی کردووە ینی ئەمنە ئەم ڕووبارانە ینی با بڵێن جێگەی پڕبەها بۆ بووی کاتێک کە دوور بۆ لە مەحبوبەکەی لە خۆشەویستەکەی ئەوەندە فرمێسک لە دیدەکانی ڕژاوە فرمێسکەکانی هاوشێوە کردووە بە نەهری سیروان و دجلە بەڵام بەداخەوە ساگەر ئەحمەد موختار لە ژیانە بە ئەو حاڵ وەزعی لە تانجەر و لە سیروان ببینێ وەڵی پەشیمانە بۆ بەکەڵکی شوهاندن نایە ئێستا ئەوە نیە هاوشێوەیەتی بکەی ئێستا نەوەڵەکە لە دیدەکەت دەرچێت. دکتۆر من پرسیارێکم هەیە و زۆر حەزەکەم وەڵامەکەشی وەرگرم باس لە پیسبوونی ژینگە لەگەڵ سەحەریە هاوڕێمە باسمان کرد کە پیسبوونی ژینگە چۆنەوە چۆن ئاگاداربین و هەمووشمان بای ئەوەنە ئێستا زانیاریمان هەیە کە بابەتە بەتایبەت پلاستیکەکان جاهاوکارانمان باسی بابەتێکیان کرد بەر لەوەی کە بەڕێزت بێ وتیان ئێستا ژنی کورد ئەوەندە تەمەڵ بووە تەنانەت بۆ ماڵەوە بۆ سەیران بۆ هەموو چوونە دەرەوەی قاپی سەفەری کەوچکی سەفەری سەفەری هەموو شتەکان ئیشی زۆرە ئیشیان زۆرە بەڵام بەبەستم لە سەیرانکردنە سەحەریان بەم شێوەیە. دکتۆر من پرسیارەکەم بۆ کەمکردنەوەی ئەم بابەتانێنە چکە هەمومان نەزانین زیانەکانی چۆنە بۆ لەشی ئێمە و کاریگەریەکانی بەتایبەتیش لەگەڵ خواردنی گەرما ئەو بەڕێز دەزانی کە چەند کاریگەری خراپی هەیە. من پرسیارەکەم ئەمەیە ئایا ئەم بابەتانە بۆ هەزاران ساڵی خود بڵم بۆ سەر و سەدان ساڵی خوتەندێکیان هەیە بۆ سەر و 500 و هەزاران ساڵ هەیە لە نێو ژینگە و لە نێو خاکە شی نابنەوە ئایا لە دوای شی بوونەوە ئەو مادانە چین کە بەجێ ئەهێڵن و دواتر ئێمە هەندێک لەم خاکانە بۆ بڵێن بابەتی تیا ئەچێنینەوە ئەنی خۆراک بەرهەمەهێنرێتەوە دار بەرهەمێنرێتەوە ڕوەک بەرهەمێنرێتەوە لەناو بڵێم سەوزەوات بەرهەمێنێتەوە لەناو ئەم خۆڵ و لەناو ئەم خاشاکەوە بڵێم لەناو ئەم خۆڵایە بە شێوەیەکی گشتی کە ئەم بابەتی تیا ئەتوێتەوە ئەم کاریگەریانە چین بۆ 100 ساڵ بۆ 50 ساڵی ئایندا وڵی خۆزگە هەرشی نەبنەوە هەرشی نەبنەوە چکە کەشی ئەبێتەوە وە نەبێت تۆ لە کێشەکانی و لە سەرێشەکانی ڕزگارت بێت بەڵکو پێچەوانەی حاڵ کێشە و سەرێشەکانی زیاتر لە ماکرۆپلاستیکەوە لە پلاستیکی بەرچاو کە سەر و 20 ملیمەترە کە ئەبینجێت ئەبێ بە مایکرۆپلاستیک هەر ملیمەترێک 1000 مایکرۆنە یعنی بۆ قەبارێ و لە مایکرۆنیشەوە ئەبێ بە نانۆ پلاستیک هەر ملیمەترێک 1 ملیۆن نانۆمیترە ئەو کاتە کە بوو ئەمە نەبچکۆلە ئەوەنە وردیلە لە ناوت ناچێت ینی بەرشو بڵاو ئەبێ ئەوەنە ورد دەبێت ئەوەنە ورد دەبێت ئەو کاتت هەواکەشت پڕ ئەبێت هەواکەشت ئەوە بێجگە لە خاکەکەت کە پڕەبێ هەواکەشت پڕەبێت وەکوی کە توێژینەوەی تازە ینی ئەمە لەم ڕۆژانە بەرچاوکەوت ینی تۆ ڕۆژانە ینی ئێستا ئەو توێژینەوە ئاماژە بێ کردو کە هەر هاوڵاتیەک ڕۆژانە ینی لە ساڵێکە سەرود 10,000 باڵێن پارچەی مایکرۆپلاستیک و نانۆپلاستیک ئەچێتە جەستەیە ئەچێتە جەستەیەوە ئەنجا ئەمانە لە جەستەشتا لە ناچێت هەر یەکە پێکاتی کیمیاوی جیاوازی هەیە وەر یەکە بە ڕەنگێک و بە لەونێک کاریگەری لەسەر تەندروستی تێ ئەمە فاکتە من چەندەها توێژینەوەی زانستیم لەبەردەستە کە بۆ هەر یەکێک لەم جۆرانە خەڵقی ئێمە نازانێ مادەی پلاستیک چییە مادەی پلاستیک ئەگەر ئێمە دانیشم بعد بە 2 ساعت بۆم باس ناکریانی چکە بریتێت لە کۆمەڵی پۆلیمەری جیاواز یعنی لە پێکاتی پاشەڕۆی نەوت پۆلیمەرەکە دروستەکرێ من دەیان پۆلیمەری جیاوازم هەیە دەیان پۆلیمەر
اینجا ئەم پۆلیمەرانە هەر بەوە ناوەسێت بۆی لە خەسڵەت و تایبەتمەندێتەکانی مادەی پلاستیک چاکرێ ڕەنگی بیتێ نەرمونیانی کە زیاتر بە بەرگە بگرێ چی تێکەن مادەی تێکراوی تێکنن پێوتێ ئەدەتیف اینجا ئەو مادە تێکراوانە کە تێ ئەکرێ هەمووی مەوادی کیمیاوی ئۆرگانین و هەندێکیان توخمە قورسەکانن کاتێک کە تێ ئەکرێت ئەمە بە بۆندێکی کیمیاوی لەگەڵ پۆلیمەرەکە نابەسێتەوە بەردەوام لی دەرئەچێت تێکەڵ بە خۆراکەکە ئەبێت تێکەڵ بە خواردنەکە ئەبێت و ئەبێ بە کارەسات و مینەتی و وەک زانیاریش لە وڵاتی ئەمریکا پشکنین لەسەر یورین و لەسەر خوێن کراوە لە ساڵ 90 بۆ 97 خەڵقی ئەمریکی یعنی مادەی پلاستیکی لە جستە هەیە یعنی وای لێ ئێستا ئەم توێژینەوە تازەیە ئەڵێ بنێش خواردنیش سەرچاوەیەکی واتاییە چونکە مادەی بیسەکەی مادەیەکی مەتاتیە ئەڵێ تۆ لە مادەی یعنی بەدەر لەوەی لە هەواکەوە تۆ هەڵێمژی لە بنێش خواردنیش ئەگە بنێشتیش خۆی ینی بەشێکی زۆر لەو مادە پلاستیکیانە تێکەڵ لە شتەکەی جا حەزەکەم هەر لەسەر ئەم بنێشتی کە ئاماژەم پێکرد ئێمە ئەم وڵاتە جوانەمان ئەم وڵاتە نازدارەمان یعنی ئەم وڵاتە سروشتە جوانەمان هیچ بەهایەکمان بۆ دەناوە لە وڵاتی سەنغافورە وڵاتی سەنغافورە وڵاتێکی زۆر پاک و خاوێنە لە جیهان پاک و خاوێنە ئەوەنە دیاردەی بنێش خواردن زۆر بوو بنێش خواردن زۆر بوو بە هەر جادەیەک و بار شەقام تا ڕۆ قاچی بە بنێشتا ئەنووسا لە مەسعەدا لە ژوورە وایان لێ هات یاسایەکیان دەرکرد وتیان هەچی جارە ئیستیرادیان قەنەغە کرد هینی بنێشت وتیان هەچی بنێشت بخوا کە پێی و گیرە 500 بۆ 1000 دۆلاری سەنغافوری کە هەر دۆلاریشیان $0.75 ئەمریکی غەرامەکەیەتی جوابێ بە داهاتێکی باشی بۆ حکومەت دەگەر حکومەت بیر لە داهاتەکاتەوە داهاتێکی زۆر باشە ئەگەر هاوڵاتی سەنغافوری تەنها لە 2004 بینیان هەندێک بنێشتەیە بۆ چارەسەری پزیشکی ڕێگەیان کردەوە ئەجنا هەر هاوڵاتیەک لەو سەنگافورە بنێش بخوات و هەر دوکانێ بیفرۆشێ لە سەرەتا پاکردنەوەشی لە ئەستۆ بوو ئێستاکە یعنی باڵێن و ئەگەر بێت دیاردەکە دووبارەش بە لای لە 500 بۆ 1000ەکە لەسەری بێت بە $2000 ئەجا ملەتی ئێمەش لەبەرەوەی ملەتێکی لەگەر ڕێزمە ئاڵێم یعنی وشیار نییە پەروەردەی ژینگە لای ئێمە زۆر لاوازە و پەروەردەی ژینگە من ساڵانێک کەشینی لە پشتەوەکەم و پێشنیاری بەشێکی پەروەردەی ژینگەم کرد لە کۆلێجی چوارتە کۆلێجی بەداخەوە ئەوەش ئاستەنگی بۆ دروست بوو و ئەم بابەتەش نەک لای ئێمە خەم بووە هەر لە سەرەتایی با بڵێن دامەزراندنی یونسکۆ کە ڕێکخراوێکی کلتوری پەروەردەیی زانستی جیهانیە بیریان کردوتەوە کە مرۆڤەکان جیاوازن لە تێگەیشتنیان بۆ ڕێزگرتن لە سروشت وە ژینگە هەستان ڕێکخراوێکی پاراستنی سروشتیان دروست کرد ڕێکخراوێکی نێودەوڵەتی کە هەموو وڵاتێک ئەبێت یا ئەندام بێ ئەبێ هەموو وڵاتێک یعنی با بڵێن پاراستنی سروشت جێگەی بایەخی بێت بە هەرێمی کوردستانەوە ئەبێت دەستگا بەرپرسەکان یعنی لە چوارچەوەی کاری ئەوە ئیشکەن و هەر لە دوای ئەمە هەستان کۆنفرانس یەکەم کۆنفرانسی پەیوەندی بینی مرۆڤ و ژینگەیاندانە لە سوید لە ساڵی 1972 وەزادەی ئەم کۆنفرانسە ئەو پەروەردەی ژینگەیە بوو کە من 10 ساڵە شینی لە پشتەوە ئەەکەم بەڵام بەداخەوە با بڵێن تەلەڤیزۆنی پەروەردەوە زیاتر لە 4 جار بۆ بەڕێز وەزیری پەروەردە قسەم کردووە بەڵام مێشێک میوانی نەبوو بەداخەوە ئەڵێم هیچ باخێکی نەبووە ڕۆژێ لە ڕۆژان کاردانەوەیکی نەبوو بڵێ کابرایەکی مامۆستای زانکۆ یعنی کە مامۆستای زانکۆ ئەم تێبینی و ئەم سەرنجانەی هەیە با دقەیە لە دقەکان چاوپێکەوتنیی لەگەڵاکەن بەس خۆشبەختانە خەوەکەی من نێتەکەی من UN سەپانی وتیە بێت لە ساڵی 2025ەوە هەموو کۆمەڵگەیەک با بڵێن پەروەردەی ژینگە بکا بە واتەیەکی بنەڕەتی لە مەنهەجی خوێندن لە قۆناغی سەرەداییەوە لە ساڵی 2025ەوە ئەبێ بچێتە بواری ئەم ساڵ 2025 ئێتر ناتوان ینی ئەمە پشتگوێخەن ئەبێەوە ئەوە وەزیری پەروەردەگە جوابی منی نایەوە ئەبێت جوابی بابێ UN باتەوە
دکتۆر ئێستا بابێنە سەر ئەوەی کە ئەم هۆشیاری بێگومان ئەبێ لەسەر دەستی بۆ نمونە کەسانێکی خەمخۆری ژینگە وەکو بەڕێزە دوای ئینشەڵڵا لایەنەکانی تر کاریوە بکرێ هەر وەکو نمونە ئەگەر لە ماڵی خۆتان ئێوەی تر وەرزی سەیرانە بچنە دەرەوە وەکو نمونەیە کە بەڕێزت بیر لە هەموو لایەکێکیتەوە چۆن ئێوە ئەم سەیرانەکەن؟ سەحرخان یعنی ئەگەر ئێمە ئەمە ناوی بنین سەیران ئەمەی کردنەوەی کوردێکە من پێ دەڵێم بە ئامانەتەوە ئەمە نەگەشتە و نەگەشتی هەر ئەچین بۆ شەڕ ئەمە ئەزانی بۆ شەڕ لەگەڵ ژینگە سەیرەکە نە ئاخر گەشت و گەشتیاری پێناسەی هەیە پێناسەی هەیە لەلایەن یعنی ئومەمی متحیدەوە ئەڵێ ئەو گەشتیار ئەو مرۆڤەیە کە بۆ ماوەی 24 ساعات زیاتر هەتا ساڵێک ڕوو لە ناوچەیەکەکە لە پێناو ئامانجێکە 15 ئاماجی دەری هیچ 15 ئاماجی کە ینی UN دیاری کردو لەو ئامانجانی نەکردنەوە ئێمە هەیەی لەو دقەی ئەچێت لەو دقەی من زۆر جار پیان ئەڵێم لەو دقەی کە خەریکی خواردنە هەتا و دقەیەتەوە ئەنجا لەو کاتەش کێتەوە ورجی پڕە ئەنوا غازە لە سەری دووسە بێ تەرکیزی نەماوە ئەکەوێتە پەلە قاژێ بەسەر خاکارڕوە حاشازی جنێ و ئەفرۆشێ ئیتر کۆمەڵێ کللتوری قێزەوەن و لەگەڵیش یا حاچی ئەو پاشخانەی کە بەکاری هێناوە لە مادەی پلاسیک لە خۆراک ئەمە هەریەکان بە لەونێ کاریگەریان هەیە جارێ پێکاتە خۆراکیەکان کە تۆ بەجێڵین ئەمە هەمووی موادی ینی پرۆتینی تایە کاربۆهیدراتی تایە چەوری تایە ئەو لانەیە جارە لانەی هەموو بوونەوەرەکانە نەک بە تەنها مرۆڤ ینی سروشت جێگەی هەموو بوونەوەرەکانە ئەمڕۆ نزیکەی 8 ملیۆن زیاتر زیندەوەر هەیە ئیتر لە 5-6 شانە نشینە هەموو ئەم بوونەوە مڵکدارەتیان هەیە لەسەر سروشت بەتەنها ئێمەی مرۆڤ نییە کە ئاوها سەر کێشێکین لەسەر مافی ئەوان لانیان لێ شێوێنین با بڵێن سروشتەکان لێ تێکەکەین خاکەکان لێ پیسەکەین ئاوەکان لێ پیسەکەین ئەمە کللتورێکی نەخوازراوە لەبەرەوە ئەمەی ئێمە نەسەیرانە و نا ینی سەیرانکەرە بەڕاستی دکتۆر هەر بە بابەتە پلاستیکەکان شۆ سەحر ئێمە ڕۆژانە خۆمان لە سوشال میدیا شای بینین دکتۆر لە ڕێی شاش و میدیاکانی شۆی بینین چەنەها جۆری ماسی دەگمەن هەیە کە ببوونی ئەم مادە پلاستیکانەوە کە لە قورکیان ئەگریا خۆ بڵێم لە یەکێک لاندامەکانی لەشیان ئەگیری هۆکارە بۆ مردنیان هەر بە هەمان شێوە چەندین ئاژەڵی دەگمەن هەیە لە شوێنە با بڵێم دارستانەکان یاخود لە تایبەتەکانە ئەوانیش بە هەمان شێوەیانی هەمووی پاشماوەی مرۆڤ هەر هۆکارین بۆ پیسبوونی ژینگە وەکو هۆکارین بۆ لە ناوچوونی بەشێکی زۆر لە ئاژەڵە دەگمەنەکانی خۆی ئێمە لە چەمکی ژینگەیە شتێکمان هەیە بایۆدایڤەرسیتی پێوتێ زیندە هەمە جۆری کولی سروشتێک تایبەتمەندێتی خۆی هەیە بە ژمارەیەک لە بوونەوەرە ئیتر بوونەوەرەکان بەکتریایە فەتڕە مێرۆکانە خشۆکەکانە ئێمە بوونەوەری جیاوازمانێ و هەر یەک لەم بوونەوەرانە ئەدای فانکشنی خۆی هەیە ئەرک و با بڵێن کاری خۆی هەیە لە سروشتدا ئەوە نییە بڵێ ئەمانە کە خوڵقاون هەروە هەڕەمەکی و اعتیباطی بۆ جوانکردنی سروشت نەخێر هەر یەکە ئێستا لە ناو خاکە تۆ چەندەها بەکتریای بەسوودت هەیە بەکتریای بەسوود کە پاشماوەی ئۆرگانی کاتێک کە جستەیەکە چێتە ناو خاکەوە جستەی مرۆڤ بێت یا جستەی هەر بوونەوەرێک بێت یار پاشە ڕۆیەک بێت پاش 20 ساڵ پشە جستەیە نەماوە باشی چی لێ هات جستەی پێکاتەی جستەی میراتی سروشتە ئەبێ بۆ سروش بگەڕێتەوە وەچێ ئەم حکمەتی دروست کردو ئەم ئالەتەی دروست کردو ئەوتر ئەو قدرەتە ئیلاهەیە کە دروست کردو بەکتریای دروست کردووە هەر دوای 72 ساعت لەو دقیقە ئەکرێتە با بڵێن ئەو گۆڕەوە ئەو منزڵگایەوە ئەم بەکتریا دەسەکا بەکاری خۆی ئەڵێ ئەمەی لە جستە تا کۆبۆتەوە بە ئاو توخمە خۆراکیەکان هەمووی مڵکی سروشتە ئەوە میراتە ئەبێ بگەڕێتەوە بۆ سروشت بۆی ژیانی تری لێ دروست بێت ئەم فلسفە و حکمانە ئەم حکمانە ئەمانە لای خەڵقی ئێمە ینی زۆر بێحسابن بێ ئاگان کەواتە کاتێک کە من ئەچمە و سەیرانگەیە پاشە ڕووی خۆراک بەجێڵم ئەم پاشە ڕووی خۆراکە بینیت لە چەند ماوەیەکی کورتە چکە پرۆتینیتە چەوریتە ینی کاربۆهیدراتی ئەنواع لەو بوونەوەرانەی کە وجودیان هەیە و بوونەوەری تر کە بوونەوەری نەخۆشین لەسەری گەشە ئاکات تەشەنە ئاکات دوای ئەوە مەسە لە سەگ و کەروێش کۆمانە لێ ئەخوات ئەمانە یعنی دوو تووشی نەخۆشیەکانە بن ئەما چێ دەمەخاتە ئاوێکەوە ئاوەکەشی بۆ پیسەکەگەر تۆ ئەمانە بەوردەکاری بۆی بڕۆیت ئەمە کارەساتی گەورەیە ئەمە سەیران ئەمە گەشت و گەشتیاری نییە ئەمە وێرانکردنی سروشتە بە ئامانەتەوە وێرانکردنی سروشتە و ئێمە ئەو کللتورە و تێگەشتمان نییە کە لە چوارچەوەی پەروەردەی ژینگا فێر بین هەتا ڕێز لەو سروشتە بکەین لەو سەرچاوە ئاوە بکرین یعنی
بزانین بە پاچی چەند سوود بەخشە بۆ ئێمە وەکاتێک کە پیس ئەبێت بۆی کە ڕیکەڤری تاکرێت یا جستەمان کە پیس ئەبێ بۆی کە جستەمان پاک بێت ئەبێت چەندەها داو دەرمان و چەندەها پرۆسسی شیمیایی میکانیشی فیزیایی بگریتت بەر هەتا ئەو ئاوە پاکێتەوە کاتێک کە ئەو ئاوە بۆ ئێستا مەسە گەورەترین کێشەی عالەم لە چیایە کێشەی گەورەترین کێشە لە ساڵ 90 و نیوی عالەم ئاوی سوێرە تەنها بە عەمەلی میلاحەیەت ئەم ئاوە بە عەمەلی خواردنەوە نایەت و 2.5 لەم ئاوە ئەمە 2.5 لە سەدا لەم ئاومان ئاوی سازگارە لە سا 68 ئەگەر ئەو 2.5 بکەین لە سا 68 لە سا 68 لە پۆڵەکان بوون لە جەمتەرەکان بوون واتوانەوە تێکەڵ بە ئاوی سێرە بن ئەمە گەورەترین خەسارەیە کە مرۆڤایەتی دووچاری ئەبێ هەچی ئاوی بەستەڵەکی مەلاین ساڵت هەیە بە هۆکاری چالاکیە ناتەندروستەکانی مرۆڤ سەرکێشیان لەوەی سوتەمەنی نەوتی ئەوەنە بەکارهێنن لای ئێمە ئەمەنە سیاری 8 سلندرە بەکارهێنین یعنی شێش لە هەیبەتی خۆی لە سیارێکی 8 سلندرا بین دکتۆر ئەی مۆلیدەکانمان ئەو سوتەمەنیانەیە کە لە نەوت باوەڕتان هەبێ هەر یەک لە ئێمە وەکوەوەی کە ڕێکخراوی WHO ئاماژەی پێکە ئەڵێ ساڵانە نزیکەی 7 ملیۆن کەس بەس بە هۆکاری پیسبوونی ئاو ئەمرێ ئێستا چەندەها توێژینەوە بخوێن ئەبینن ئۆتیزم ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیابوون بەشی زۆری ڕایڵەی بە گازە ژەهراویەکانەوە هەیە کە لە سوتەمەنی دووکەڵی ئۆتۆمبیل دەرەچێت ئۆکسیدی نایترۆجینەکان ئۆکسیدی کبریت لەگەڵ دەنکۆڵەکان پارتیکولیت ماتەر ئەمە توێژینەوەکان ئەپروڤیان کردووە کە ئەم ئۆتیزمی ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیابوونە هۆکاری یەکەمی بە پلی یەکەم پیسبوونی هەوایە زۆر باشە ئەم بابەتانی ئێمە ئێستا ئاماژەمان پێکرد بێکمان هەمووی بوونیان هەیە و ڕاستین وەکو ئەڵەن واقعین و لە ژیانی هەمومانە بوونیان هەیە تۆ بەڕێستان وەکو پسپۆرێکی ژینگەیی و کەسێکی شارەزا لە بوارەکەیە لەگەڵ ئەم واقعی ئێستا و لەگەڵ ئەم با بڵێم ژیانکردنی ئێستامانە چۆن خۆمان بگونجێنین ئەمە پرسیارێکی زۆر زۆر بەجێ طبیعی وشیاربوونی خەڵقی ئێمە و تاچی ئێمە بەگشتی ئیتر لە ڕێی میدیاوە بێ لە ڕێی کۆنفرانسەوە بێ لە ڕێی وەرکشۆپەوە بێ لە ڕێی قوتابخانەی سەرەتایی و ئامادەیش تەنانەتە تا ئەگاتە ئەعدادێ ئەبێ هەموو ساڵێک وانەی ژینگە و تێگەشتنێکی قۆڵی بۆ ژینگە هەبێ کە تۆ ئەو تێگەشتنەتە بوو ئەو کاتە هەڵوێست و کللتور واتەچێت و بنیاد ئەنجێ کە ئەزانێت ینی پیسکردنی ئەم ینی با بڵێن پێکاتە شینگەیەکان بە خاکەوە بە ئاوە ئەمە نازیندۆکانە بە هەواوەوە ژاوەژاوی دەمیە و ژاوەژاوی گەرمیە و ژاوەژاوی مادەی پلاسیک ئێسامە UN اعترافی پێکرد ئەمە ئێقرار کرا کە جۆرێکی ترە لە پیسبوون مادەی پلاسیک کارساتی لە دنیا خۆڵقانەوە ئەمانە لەگەڵ نەخۆشیەکان ینی کە ئەبنەهۆی نەخۆشی ئەگەر بێت ڕۆژ لە دوای ڕۆژ ئەمانە ڕوو لە هەڵکشان کە ڕوو لە با بڵێن زیابوون کە ئەو کاتە لە کۆمەڵگەی نێودەوڵەتیش دامێنێ بۆ کۆنتترۆلی لەبەر ئەوە یەکەم هەنگاو بۆ ئێمە وشیاری ژینگەی کە ئەبێ لە سەرەتایی و جێگەی بایەخمان بێت دوایەوە تونکردنەوەی یاسا و ڕێساکانی ژینگە ئەو بەشی زۆری کاری پێ ناکرا ئێستا بۆ نمونە بۆ چەندەها ڕێنمایی هەیە هەر کاتێ کەسێ بڵێکی فڕیا لە ئۆتۆمبیلەوە یا داری شیشکانەوە ئەمە بەس ئەمانە ناچێتە بواری جێبەجێکردن ئەگەر وەکوەی سەنغافورە لەسەر فرێدانی بنێشتێک 500 بۆ $1000 وەڵام حکومەت ڕەنگە بیری لێ کاتۆ حکومەت بیری کاتۆ دوایەوە کاتە منیش قەبعەتبارە بن زۆریان پێم ئەڵەن ئەم ژینگەی لەسەر ئۆتۆمبیل دانرا ئەمە خدای تۆ بوو ئەمە باسی ژینگە کرد پارەی با بڵێن ژینگەش بۆ خزمەتی ژینگە بەڕاستی خۆزگا یاسایەکە بوایە تەنیا بۆ فرێدانی شوشە و بەتڵ لە نێو سیارەوە و هەڵیش ئێنە سەرجادا بەڵێ غەرامەی پێ هەیە غەرامەی پێ هەیە لەسەر خێرایی لێپێچینەوەی لەسەر ئەکەن بەس لەسەر ئەو کار و کردەوە قێزەوەندانە لێپێچینەوە ناکەن وە زەلام هەبوو من حاڵانم بە چاوی خۆم بینەوە یعنی کە چوە بە کەسێکی وتووە ینی دەست کەسێ بۆ لە دەرەوە هاتووە پێ وتووە ینی برای بەڕێز ئەمە تۆ ماڵی تۆیە لانەی تۆیە هینی مناڵەکانتە هینەوەکانی داهاتووتە ئەڵێ یەک جوای بینیاوەتەر کە ئەو ڕۆشتووە بە چیس شتی تری فڕیاوە ئێمە خەڵکیشین تەنها یاسا و لێپێچینەوە ئەتوانێ لەگەڵ با بڵێن پەروەردەی ژینگە ئەتوانێ بەلوەرەی کللتور و سلوکیەتمان بەو ئاراستێ بکە کە لە خەم و بیری ژینگابین وەکی تر 1000 ساڵێتیش بەم دۆخە ئەمێنینەوە
يعني ما ڕاستەیەکە دکتۆر لەم دۆخە نامێنەوە بەرەو خراپتر يعني بەم دۆخە و بەرەو خراپتی شەڕن ئافرن بەم دۆخە و بەرەو خراپتر و دۆخەکەش بەرەو خراپتر و ڕۆژ لە دوای ڕۆژ مردنەکانیش ئێستا هەر WHO ئەڵێ لەسەر تاسەری ئەم هەساری زەویە لە سایەک پانتایی ماوە کە هەوای پاشی تیاما لە سایەک لە 9 کەس هەوای پیس هەڵامژێت ئەمە مەقسەی من نییە یعنی مبالغەی پێ بکەم خەڵکەکە تووشی دڵڕا ئەمە فاکتە و مرۆڤیش یەکێ لە پێداویستە ژیانەکانی کە بە شەو و ڕۆژ بە دانیشتن بە نانخواردن بە خەوتویی پێویست و بەردەوام وەرێگرێت هەوایە ئۆکسیجینی پاکە هەوایە هەواکە بە تێکەڵی وەرەگرێەوە نێ ئۆکسیجینەکەی جیاواز هەوا وەرەگریت لەگەڵ 400 پێکاتەی دەرچووی دووکەڵی ئۆتۆمبیل کەواتە تۆ چەند لە جێگەیانن زیبی بەس دووکەڵی ئۆتۆمبیل نزیکەی 400 پێکاتی غازی کیمیاوی ئۆرگانی نائۆرگانی دوایەوە بۆ دەرەکە جاکە دەریشە چێت لە ناو بەرگە هەواکە بەوەی تشکی ڕۆژەوە ئەم غازانە لە ناو یەک کارلێکەکەن جا دکتۆر شایدی و قسانەی جەنابەت هەر ناو ماڵەکانمانە خاتوونی ماڵەوە ئەمڕۆ سەرا مێزە ئەسڕێ بەیانی ئەبنێ ئافرم ئەمە هەمووی ئەچێ بە قوڕگی خۆمان ئەوە چەنی لەسەر ئەو با بڵێن مێزت یا ئەو شوشێت ئەکەوێت بەقەدەر ئەوەش چۆتە ناو چیسە هەوایەکان بە ئەندازەیە ئەجا کە چوە ناو چیسە هەوایەکان و چیسە هەوایەکانی شت بلۆ دەکات تووشی تەنگە نەفەسی دەکات تووشی هەوکردنی سیەکان دەکات بگومان تەوەرەکە زۆر قسەیتر هەڵەگرێت دکتۆریان بەداوای لێبوردنەوە لە بریکاتی پرۆگرام تەواو بوو و بەو هیواین کە لە ئایندەیەکی نزیکا بتوانین گفتوگۆی زیاتر لەسەرم بابەتە بکەین و وتەکانی بەڕێزیش هەمووی بە هەند وەرگێ سوپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ساڵح نەجیب پسپۆری زانستە ژینگەیەکان کە ئەم بەیانیە لەگەڵمانەوەی زانیاریەکانت هەتا ئەو دقەی من لە ژیانە من کۆن نادەم لەم دید و ڕێبازەی کە خۆم هەموو بەڵکو کاردانەوە ینی با بڵێن ڕیسپۆنس هەیە ئیستیجابە هەیە بە تایبەتیوانەی لە دەرەوەوانەی لە دەرەوە زۆر تەقدیریش دەکات بمێنیت و نمونە زۆر دووبارە بەخێر هاتی سوپاس بۆ تۆ